سڵاوتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بیسەرانی خۆشەویست هاتینەوە لاتان لە بەرنامەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەتی ئەم جارێ بەرنامەکەمان سەبارەتە بە دۆخی ناوخۆی ئێران و هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتی و نرخاندنی سیاسی لەسەر ئەو ڕۆژەی کەوا ئەمڕۆ دەردەکەوێت. بۆ مەبەستە میوانداریمان کردووە لە هەڤاڵ ئامەد شاوۆ، ئەندامی مەزیکسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک. هەڤاڵ ئامەد زۆر بەخێر بێت. زۆر سپاس، ڕێز و سلاوم بۆ سەرجەم گوێگرانی بەرنامەکەتان هەیە. هەر بژی زۆر سپاس. هەڤاڵ ئامەد، وەک دەزانین شورای ئەمنیەتی سازمانی ملل دژی ئێران بڕیارنامەیەکیان دەرخست لەم دوایەدا، لەم یەک دوو ڕۆژەدا. ئەو بڕیارانەی کەوا لەسەر ئێران دەخەن چی کاریگەریەکی لەسەر ئێران دەبێت؟ ئەوەی کە لەو قۆناغا هەر داموستانێکی کە لەگەڵ ئێرانە بەڕێوە دەچێت ئەمانجێکی لە پشتە. یەکەم چۆن زەخت لەسەر ئێران دروستکەن، هەندێک بیانوو بکەوێتە دەستیان کە هەم تەحریم و گوشار و زەختەکان لەسەر ئێران زۆر بکەن. ئێستا سەردانی دوایی ڕافائێل گرۆسی بۆ ئێران مەبەستێکی سەرەکی لە پشتەوە بوو کە دڵنیابن لەوەی کە ئایا ئێران چەندێک لە بابەتی پیتاندنی ورانیۆم بەپێ یاسا و ڕێسانە و نێودەوڵەتیەکان دەجوڵێتەوە، یان چەندێک لە بابەتی دروستکردنی چەکی ناوەکی نزیک بووە و تا ئێستا ئێران ئەو بابەتەی لە دژی ڕۆژاوا بەکاری هێناوە. دیارە سەردانی گرۆسی بۆ ئێران کۆمەڵێ بابەتی توانی لە دژی ئێران جارێکی دیکە بورژێنێ و ڕژیم ناچار بکات کە جارێکی دیکە لە ئەو بابەتە هەندێک هەنگاو هەڵبگرێ. تایبەت دەرکردنی بڕیارنامەی نوێ لە دژی ئێران بەتایبەت بۆ بابەتی پیتاندنی یورانیۆم ئەوە دەردەخاتە ڕووکە ئێران هەڕەشەیەکی گەورە بۆ خۆ لە قەڵەمەدەن کە دەیانەوێت ئێران بەو چەکە دەست پەیدا نەکا، ئەو چەکە دروست نەکا و هاوکات لە ئەو قۆناغا کە ئێران لە ڕۆژەڤدایە بەتایبەت گوشاری زیاد لەسەر دروستکەن، ڕژیم تەسلیم وەربگرن. ئەوانە هەموو وەک بەڵگە لەسەر ئەو ڕژیم تۆمار دەکریە و لە ئاستی نێودەوڵەتیە یەک لە دوای یەک لە دژی ڕژیم دەیان جوڵێنن. چون خودی گەڕوسی کە سەردانی ئێرانی کرد لەوێ لێدوانێکی دژباری ئەو بابەتەی ڕانەگەیان، بەڵکو ئێران بەڵێنی ئەوەیدا کە لەگەڵ ئاژانسی ئەتۆمی هاوکاری بکە، بەڵام ئەوە دەردەکەوێت کە هاوکاریەکانی نەبە پێی ویست و داخوازی ئەوەی کە ئەوروپا ئەمریکا دەیانەوێت. ئیدی بۆیە بڕوای من ئەم بڕیارە دەتوانێت جارێکی دیکە دەستی یەکێتی ئەوروپا ئەمریکا بەرەو ئێران و دشبەرانی ئێران ئاوەڵاتر بکات کە سەخت و گوژارەکان لەسەر ئێران زیاتر بکەن و جارێکی دیکە ئێران لە ئاستی نێودەوڵەتیە زیاتر گۆشەگیر بکات، بربەست هەم لە بواری دیپلۆماسی سیاسی و بواری ئابووری و بوارەکانی دیکە بۆ ئێران دروست کات. بێگومان لەو قۆناغا ئەوانە دەبنە قوڵکردنەوەی قەیرانەکانی ناوخۆی ئێران و حتا قوڵکردنەوەی قەیرانەکان لە بواری سیاسەتی دەرەکی بۆ ئێران. بەڵام وەڵامەت لێرەدا ئێران لەم دوایانەدا بڕیاری داوە بەرامبەر ئەو بڕیارێکەوە شورای ئەمنیەتی داوێتی پیتاندنی یۆرانیۆمی زیاتر بکات. باش ئاگرکارێکی وا بکات ئەمجا دۆخەکەی بەرەو کوێ دەچێت ئێران؟ ئەوە جاری یەکەم نییە کە ئێران بە نیسبەتی ڕۆژاوا لێدوان بەو شێوازە دەردەکات یان هەڕەشەی لەو جۆرە دەکات. لە هەر قۆناغێکدا لە دەرەوە و زەختانە لە دژی ئێران بەکارهێنراون و ئەو بابەتە هەستیارانە لە دژی ئێران جوڵیان پێکراوە وەک کارتێک بە دژی ڕژیم بەکارهێنراوە. ئێستا ڕژیمیش کاردانەوەیەکی لە بەرامبەر ئەو بڕیارە ئەوەیە، جارێکی دیکە هەڕەشەکەی ئەوەیە ڕێژەی پیتاندنی یورانیۆم زیاتر بکات و ئەوەش دەتوانێت ئاستی تەحریمەکان بە نیسبەتی ئێران خێراتر بکات، ئەتوانێت قورستری بکات و ئەتوانێت کۆمەڵێک ناوەند، کۆمەڵێک پێگە، کۆمەڵێک کەسایەتی دیکە بکەونە ناو لیستی تەحریمەکان
و ئەنجامدا ئەو شەڕی کە ئێستا لە ناوچەکە هەیە بەتایبەت لە بەرامبەر هێزە نیابەتیەکانی ئێران بڕوا دەکەم قۆناغێکی جیاوازتر و نوێتر و فراوانتر گیرۆدەی ڕژیم ببێتەوە چون ئەو هەڕەشە یا ئەو لێدوانەی ڕژیم ئەنجام دەکەوێتە ئەوەی کە ڕژیم زیاتر لە چوارچێوەی یاسا و ڕێساکی نێودەوڵەتی بۆ ئەو بابەتە دیار کەوتووە ڕژیم لێی دەردەکەوێت و ئەو کاتە لەلایەن هێز نێودەوڵەتیەوە ئەوە مایە پەسەند نییە قبول ناکریە ئیدی بۆیە هەم بواری ئابووری هەم بواری سیاسی هەم بواری دیپلۆماسی و تەنانەت گۆڕەپانەکانی دیکەی ژیان بۆ ڕژیم تەنگتر بکریە و زەختی جدی زیاتر بکرێن و ئەوەش ڕنگدانەوەکەی لە ئاستی کۆمەڵگا زیاتر بکەونە پێش چۆن ئێستا کۆمەڵێک نمونە کۆمەڵێک گرفت بوونەتە کێشەیەکی جدی ناوخۆی ئێران لە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵەی ڕژیمە ئەوانە ڕوو دەدەن بۆیە ڕژیم هەوڵەدا تەعاملێک لەگەڵ ئەوروپا ئەنجام بدات و ئەوەش وەک هێزێک کە بۆ ڕاگررتنی بەڵانسی سیاسی لە ناوچەکە بتوانێت بەکاری بهێت و لەو پێگەی کە ئێستا هەیە خۆی بهێڵێت لاواستر نەبێت بەڵام بە بڕوای من بە پێچوانەکەی دەتوانێت دەربکەوێت. ئەڵام ئەمەد لە ئێستادا هەم ئەو شەڕێکەوە لە ڕۆژهەڵاتی ناوین بەڕێوە دەچێت هەم ئەو شەڕێکەوە لە نێوان ڕووسیا و ئۆکرانیادایە پێی ناوەتە قۆناغێکی نوێوە. ئەو شەڕە ئێستا کاریگەری لەسەر ئێران چی دەبێت و ئەو شەڕە بەر بەکوێ بچێت بەم شێوازێکەوە ئێستا هەیە؟ بەپێی ئەوەی کە ئێستا لە میدیاکانە ڕنگدانەوەی دروست دەبێت دیارە ئەو تۆمەتانەی کە دەخرێنە پاڵی رووسیا بەتایبەت بۆ بەکارهێنانی کۆمەڵێک چەکی قەدەغەکراو کە ئیدر ئاماژەی هەڵگرساندنی شەڕێکی گشتگیر دەکات ئەوە دەبێتە هۆکار یەکێتی ناتۆ تۆختر ببێ ئەوروپا تۆختر ببێ پەیوەندیەکانی ئەمریکا و ئەوروپا تونتر ببن کە بتوانن گوشاری زیاتر لە سەر رووسیا دروستکەن و پشگیری ئۆکرانیا بکەن بە پێچەوانەوە ئەوەی کە ئیمڕۆیش لەگەڵ رووسیەیە پشگیری رووسیەدا لەلایەن ئەو هێزانەوە مای پەسەندکردن نابێت بەتایبەت سیرکەن ئێستا ئێرانیش تۆمەتبارە بۆ کۆمەڵێک بەوەی کە چەکی یا درۆن یا کۆمەڵێک چەک ڕادستی رووسیاکە کە لە دژی ئوکرانیا بەکاردێنێت و ئەوانەیش وەک بەڵگە تۆمار کراون کە ئێران ئەوانەی ڕادستی رووسیە کردووە تایبەت لەم هەنگاوە نوێە ئەگەر ئەو بەڵگانە لەسەر ئێران تۆمار بکرێت و کە مشارکەتی هەیە یا هاوکارە یا پشتوانی رووسیە بڕوا دەکەم لەلایەن هێزم ڕۆژاوە مای پەسەند نابێت بۆچی؟ چون بڕیاری نوێ ئەوەیە کە بە هەموو شێوازێک ئەو هێزانە پشتوانەی ئۆکراینا بکەن کەواتە هێزێکی کە لەگەڵ رووسیەیە گوشارەکانی زیاتر لەسەر دروست بێت و هەوڵ بدەن لاوازیان بکەن یا رووسیا بەتەنیا بهێڵن ئەوەی بەپێی سیاسەتەکانی کە لە هەرێمەکە دەیبینین ناکۆکیەکانی نێوان رووسیا و ئێرانیش لەو قۆناغا پێی ناوەتە قۆناغێکی جیاوازتر بەتایبەت ئەو دووبەرەکی کە ئێستا لە ئاستی سیاسی ناوخۆی ئێرانە لە بەنسبەت پەیوەندیەکانی رووسیا و ئێران دروست بووە ڕۆژەوێکی نوێ لەگەڵ خۆیان هێناوە کایە ئێران لەم قۆناغە نوێیە ڕاشکاوانە پشگیری دەکات یا نایکات بە بڕوای من ناچارە بیکات ئەگەر نەیکات بە هەمان شێواز کە بوارێکی دیکەی کە وتمان بیانوو هەیە زەخت لەسەری دروست دەکات و ئەگەریش کە بیکا ئەم جارە شتەکان چەند قاتر دەبێت لە دژی ئەو ڕژیم بەکاردەهێنرێ ئیدی بۆیە شەڕێکی کە ئێستا هەیە ئەو شەڕێکی جیهانی سێهەمە و دامنەکەی فراوانتر ببێ چون قۆناغێک بەرەو ئیسرائیل و حەماس بردیان بەرەو لوبنان بردیان ئەم جارە دەبینین قۆناغێکی بێدەنگی شەڕ لەو ناوچانە هەیە یا کۆمەڵێک هەوڵی ئاشتەوایی هەوڵی سوڵح یەکگرتن لە نێوان ئیسرائیل یا حەماس یا لوبنان دروست دەبێت کە ئەوەیش ممکن نییە سەر بگرێ بەڵام دیارە ئاگری شەڕەکە لەو ناوچە هەندێک دایان خستووە و لە ئەو ناوچە ئێستا گورتر دەکرێ بەڵام بڕواکەم لەوەیش
سەقامگیر نەبێ ئەگەرەکەی زیاتر هەیە کە ئەو ئاگری شەڕ بەرەو هەندێک ناوچەی دیکە بچێت و بەرەو کوێ بچێت دیسا لنگی ئێران لەنا ئەو شەڕە گیرە و ئەو شەڕە گیرۆدەی ئێران دەبێت چۆن شەڕەکە بەرەو ئاراستەیەک دەچێت کە پێگەی ئێرانی لەناوە زەعیف بێ. ئێران بربەستی پرۆژەیەکی دەرەکیە، ئەو پرۆژەی کە ئیمڕۆ غەربە ئەمریکایە بدوایانە ئێران بەشێکی لەوەیە کە بەربەست دروست دەکات. ئیدی بۆیە سوڕانی ئەو شەڕە لە ناوچەکە ئامانجی ئەوەیە کە چۆن ئێران پەلکێشی نا ئەو شەڕە بکەن و بە پەلکێشکردنی ئەو شەڕە گورزێکی جەرگبرتر لە ئێران بدەن. بەڵێ هەواڵامەد هەر لە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی و پەیوەندیەکانی ئێراندا لەم کۆتایانەدا عەلی لاریجانی ڕاوێژکاری خامنەیی یان باسی لەوە دەکردکەوە ئەگەر ئەمریکا یاخود ترامپ ڕازی نییە بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەوە پێشووتر کردویانە وەکوەوەی بەرجام ئەو ئێمە ئامادەین ڕێکەوتنی تر بکەین. ئایا ئەمریکا دەچێتە ڕێکەوتنێکی ترەوە هاوشێوەی ئەو قۆناغی پێشوو؟ ئێران هەوڵی ئەوەیە کە لەگەڵ ئەمریکا تەعاملێ بکە، هاوسەنگی هێز ڕابگرێ بپارێزێ و نرمشێکی قارەمانە نەجارێکی دیکە لە ئەم سەردەما ئەنجام بدە. بەڵام واقعێکی کە ئێستا لە مەیدان هەیە ئێران وەک سەردەمێکی کە بەرجام شکلی گرت نییە، چون ئێستا ئێران لە دۆخێکی زۆر لاوازدایە. ئەمە فاکتەرێکی سەرەکیە کە زەحمەتە ئاستەمە کە ئەمریکا یا ترامپ بچێتە ژێر ئەو بارەی کە لەگەڵ ئێران بکەوێتە ناو مذاکرەیەکی نوێتر یا جارێکی دیکە بەرجام زیندوو بکرێتەوە. بۆچی چون ئەمریکا ئەو دەرفەت نەدا کە جارێکی دیکە ئێران خۆی بەهێز بکات لە ناوچەکە، خۆی ڕێک بخاتەوە و جارێکی دیکە پەرە بە ترۆر و شەڕانگێزی لە ناوچەکە بدا. بۆیە ئێستا ئێران لە ئەو دۆخە لاوازەدا بەسەر دەبات دەیەوێت ڕێگەیەکی بۆ وەک بۆریەکی هەناسەکێشان بۆ خۆی بدۆزێتەوە کو ئەوەیش ئیمڕۆ لە ژێر ئەو ناوە بەحسی دەکەن مذاکرەیەکی نوێ لەگەڵ ئەمریکا بکەن. بە چه فۆرمێک بێ تەنیا ئەوەیە کە ئەگەر ئێران تەسلیمی ویست و داخوازەکانی ئەمریکا ببێت ئەو ئەگەرێکی زیادە کە ئەوە ڕوو بدە. ئێران پشتوانەی خۆی لە هێزە نیابەتیەکان کە ئیمڕۆ بە تیرۆر تاوانبار دەکرێن، بە هەڵگرستاندنی شەڕ و پشێوی تۆمەتبار دەکرێن، پشتوانی ئەوانە نەکا و تایبەت گواردنێکی ناوخۆی ئێرانە ئەنجام بدا، ڕیفۆرم ئەنجام بدا، گواردنێکی لە ناو ساختاری دەسەڵاتە ئەنجام بدا، ئەگەری دروستبوونی ئەوانە لە ئارادا هەیە. بەڵام لە ئێستا وتم ئەستەمە زەحمەتە بۆ چون ئێران چنێک دەیەوێت لە ئەوروپا نزیک ببێتەوە، ناکۆکیەکانی ئەمریکا و ئێران قوڵتر دەبن و ئێران چنێک بێوێت لە ئەمریکا نزیک ببێتەوە ئەو کات ناکۆکیەکانی ئەوروپا و لە دژی ئێران زیاتر دەبن. بۆیە ئێستا جوڵاندنی مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم ئەنجام ئەو مەسەژەیە بە ئێران کە تۆ بتەوێت لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوی، ئەوە بابەتێکە کە لە دەستی ئێمە هەیە کە لە دژت بەکاری بهێنین. ئەگەر ئێرانیش دژی ئەوروپا نزیک لەگەڵ ئەوروپا نزیک بێت ئەو کات ئەمریکاش لەگەڵ ئیسرائیلە بە کۆمەڵێک جوڵاندنی بابەتی دیکە یا ئەهرمی دیکە ئەتوانن ئێران تەنگاوتر بکەن. ئیدی ئەوانش ئاستی لاوازی ئێران نیشان دەدات کە ئێران دروشمی ئەوەیە کە لەگەڵ شەیتانی بزرگ هەرگیز دانانیشێ، لەگەڵ شەیتان دانانیشێ. ئەمریکای وەک شەیتانی بزرگ بەناوە کرد، بەڵام لە ئەو سەردەما کە ئامادەیە لەگەڵ ئەوەی کە بەخۆی وەسفی کردووە بە و شێوازە دابنیشێ، ئەوەی در ئاستی هەر لاوازی ئەو ڕژیم پیشان دەدات و یان ئەوەیە کە ئێران بە قەوڵی خۆی نەرمشێکی قەهرەمانانە ئەنجام بدات کە بتوانێت ئەو گێژاوەی کە ئێستا ڕوبەڕووی بووە دامەنگیری بووە بتوانێت ئەوە تێپەڕ بکات و سەردەمێکی نوێ دەست پێ بکات. هەواڵ ئامەد ئەو پەیوەندیە دیپلۆماسی کە ئێستا ئێران هەیەتی ئایا نابێتە هۆکارێکەوە دۆستەکانی ئێران یان لە ناوخۆی ئێرانیشدا واکوونوشێکی گەورە لە دژی دروست بێتکەوە ئێستا چووە لەگەڵ شەیتانی گەورەدا دانیشتن دەکات و ڕێکەوتن دەکات
لە هەمان کاتدا هەمیشە پەیامی ئەوە دەدات ئێران کەوا ئەوان دوژمن و ئەوان دوژمنی گەورەن و دەبێ بڕوخێن و مەرگ بەر ئەمریکا و هەمیشە ئەو دروشمانەی هەبووە بە درێژایی تەمەنی دەسەڵاتداری خۆی. ئایا ئەوە نابێتەوە هۆکاری ئەوەی کەوا هەم دۆستەکانی لی دوور بکەونەوە هەم لە ناوخۆی ئێرانیشدا جۆرێک لە هەڵوێست و کاردانەوە دروست ببێت؟ بابەتی ڕوانگەی استراتیژی ڕژیم ئەوەیە، نە شەرقی نە غەربی، واتانە لەگەڵ ئەو هێزانەی کە لە ڕۆژوڵاتدانە ئەوانەی کە نە لە غەربدانە و وەک پێناسەیەکی دەکا جمهوری ئیسلامی کە سەردەمی ئەو ڕوانگە تێپەڕ بووە و ڕژیمیش بۆ گواردنی یا تێپەڕبوونی بۆ قۆناغی نوێ ئامادە نییە. ئەوە بووەتە هۆکار کە ئێستا ئێران ناو دووڕێیانێکدا گیری کردووە. ئەو ڕێگەیە کە ئیمڕۆ لەگەڵ شەرقدایە کە چینە رووسیەیە و کۆمەڵی وڵاتی دیکەی لە ناوچەکەدایە بەرجەستەکەیان چین رووسیەیە، بووەتە هۆکار لە سیاسەتی ناوخۆی ئێرانە دووبەرەکیەک دروستکە، چۆن بەپێی ئەزموونێکی ڕابردوو سیاسەتێکی کە ئەو هێزانە لە بەرامبەر ڕژیم بەرامبەر کۆمەڵگا ئەنجامیان موعاهدەیەک یا پەیماننامە و ڕێککەوتنە ئەمەیەکی کە ئەنجامیان داوە هەمیشە پشت لە ڕژیم هەڵکراوە، بە زەرەری ڕژیم شکاوەتەوە. ئیدی بۆ یەکگەل ئەزموونێکی تاڵی لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەو هێزانەی کە ئیمڕۆ لە شەرقدا هەنە ئەزموونێکی تاڵی ئەو هەیە. ئیدە ئەمە ئیمڕۆ مناقشەیەک ناوخۆی ئێرانە دروستی کردووە کە شەنێک لە چین و رووسیە نزیک ببین ئەوەندە پێگەی ئیستراتیژی ئێمە لە ناوچەکە لاواز دەبێت. ڕوانگەیەکی دیکەش ئەوەیە کە ئێران ئەگەر لەگەڵ غەربە لەگەڵ ئەمریکا بێوێت تەعاملێ بکات، بێ پەیوەندیە دروستکە و ڕوانگەی ئیستراتیژی ڕژیم دەکەوێتە ژێر مەترسیەوە، بەتایبەت ڕوانگەیەکی ئیدۆلۆژی ئەو ڕژیمە کە بۆ خۆی کە 45 ساڵە کۆمەلگای زەهنی کۆمەلگای لەسەر ئەوە شکڵ پێداوە کە مرن بۆ ئەمریکا و بۆ ئیسرائیلە کە ئیمڕۆ تەنازل بۆ ئەو هێزانەیە کە ئەسێرەکەی لێکەوتەی جیاوازی ناوخۆی ئێرانە لێ دروست ببێت کە لێکەوتەکانی ئیمڕۆ زۆر بەرچاوە دیارە. ئەو دووبەرەکیانەی کە ئیمڕۆ ناوخوا دروست دەبن لە نێوان دەسەڵاتە سیرکەی شکاف تا دەڕوات زیاتر دەبێت کە ئەوانە ئیمڕۆ بۆ خۆی ڕژیم پێناسەی جیاوازیان لەسەر دەکات کە مسمیان ڕەو بن، ئیسلاح تەڵەب بن، ڕفۆرم خواز بن. ئەوانە شتێکی کە ڕژیم بۆ خۆی دروستی کردووە. قوڵتر لەوانە ئەوەیە کە ئیمڕۆ گەل گۆڕانکاری دەوەیە، نە ئەوەیە کە بە پێ ڕژیم لەگەڵ غەربا تەعاملێک بکە، ناوەیە کە لەگەڵ رووسیا چینە بێوێت تەعاملێ بکە، چۆن ڕژیم بۆچی ناچارە هەردوو بژاردە ئیمڕۆ دەیەوێت تاقی بکاتەوە بۆی درێژە بمانەوەی خۆی مانەوەی دەسەڵاتداری خۆی بکە، چۆن پایەکانی ئەو ڕژیم ئێستا هەژاوە، یانێ ترازاوە لەسەر ڕەوتی خۆی بەلاڕێدا چووە. کێ بردوویە ئەو وەختە ئێمە وتمان ئیمڕۆ هەردوو ڕەوت مایەی پەسەندکردنیە لە نێو کۆمەلگا بۆ خۆی ڕەوتێکی پەسەند کردووە کە ئەوەی پێشتر ڕژیم بە پێی خۆی پێناسەی دەکرد و بیری ئازادی کۆمەلگا زەوت کردبوو، ناوی جمهوری ئیسلامی لێ کردووە. ئیمڕۆ حەقیقەتەکەی دەرکەوت نێو کۆمەلگا. حەقیقەتەکەی ئەوەیە کە ڕەوتی ژنژیان ئازادی ئیمڕۆ نێو کۆمەلگا سەروەرە بێ. کۆمەلگا ڕێکەوتنی لەگەڵ پێکاتەکانی ناوخۆی ئێرانە ئەولەویەتیەتی، دانوستانی لەگەڵ بەلوچ و کوردایە، لەگەڵ ئازەربایجانیدایە، ئازەریە، لەگەڵ ئەرمەنیە، لەگەڵ فارسە و هەموو پێکاتەکانی ناوخۆی ئێرانە پێویستە ئەو دیپلۆماسین کۆمەلگا لە پێش بێت. بەڵام ئەوە ڕژیم بۆ خۆی بواتای مەرگ دەبینێت لەبەر ئەوەی نایڵێ ئەوە دروست بێت و سیرکەین لەو قۆناغا کە لاوازە چی دەکات؟ بژاردەی ناوەکی سەرکوت دەکات، دەچەوسێنێتەوە ڕوو لە بژاردەیەکی دەروە دەکات کە بە ڕێی ئەو مزاکرانەوە بتوانێت خۆی هەڵواسێ لە تێکچوون و گواردنێکی کە ئیمڕۆ ڕوو لە ئێران دەکات بتوانێت خۆی قوتار بکات. لە ئێستادا وەکو سەیری ناوخۆی ئێران دەکەین مەسەلەی گرانی هەیە، ئیعدامێکی زۆر هەیە، بێڕادە یعنی ڕۆژانە ئاستی ئیعدامەکان زیاتر دەبێت و هەروەها سزادانیش زۆرە و لە لایەکی ترەوە کێشەی گرانی گاز هەیە، مەسەلەی کارەبا هەیە، بەشێک لە شوێنەکان تەحتیل کراون. ئایا ئەوانە نابێتەوە کارێکەوە هاوشێوەی ساڵی 1398
کەوا گرانی لەسەر بنزین و ئەوانە سەرەڵدان دروست بوو. ئایا نابێتەوە هۆکاری سەرەڵدانێکی تر یان هاوشێوەی 2 ساڵی ڕابردوو دیسان شۆڕشی ژنجیان ئازادی بە شێوازێکی گوڕتر سەر هەڵبداتەوە لە ئێراندا؟ ڕژیم حقیقەتی کە ئێستا گیرۆدەی بووە وەک مریشکێکی سەربڕاوی پێهاتووە، پەلەقاژەیەکە بە چەپ و ڕاستی خۆیان دەدا و تەقالایش بوو ئەوەیە کە لە مردن خۆی ڕزگارکە، لە تێکچوون و لە ناوچوون دەسەڵاتداریەکی کە سەروەر بووە بتوانێت خۆی قوتار بکە. ئەنجام ئەوەی کە لە بیرۆکەی ڕژیمە جێی گرتووە ڕاگرتنی دەسەڵاتە، مانەوە دەسەڵاتە، قۆڕەخکردنی ئەو دەسەڵاتە کە لە ناویدا هەیە. ئەوەش دیارە کێش چارەسەر ناکە، ئەوەش دیارە بەرژەوەندی گەل گەرنتی ناکە. بۆیە ئێوروتمان ڕژیم چەندێک ڕوو لە دەروە دەکا ئەوەندە کێشەی ناوخۆیی کەڵەکە تر دەبن، زیاتر دەبن و نەهادینەتر دەبن، پانتاییان زیاتر دەبێت. و بەتایبەت سەردەمێک و کە ئێران هەموو تەوسیفاتێکی کە بۆ خۆی پێناسەی دەکا کە سەرکەوتووە لە بواری دیپلۆماسی، لە بواری سیاسی، لە بواری سەربازی، بەڵام لە بواری ئیدۆلۆژی ڕوبەڕووی شکستێکی گەورە بووەتەوە، چون مەشروعیەتی خۆی لەدەستداوە. ئیمڕۆ ئیدۆلۆژی ئەو ڕژیم لە ئەرزی واقعی ئێرانە ڕەت دەکرێتەوە و کۆمەلگا ڕوبەڕووی دەبێ، کۆمەلگا تێکۆشانێکی بێوچانی لە بەرامبەرا دروست کردووە، فەلسەفەیەکی نوێی هەڵقوڵاندووە کە ئەو فەلسەفەیش بە دروشمی ژنجیان ئازادی ئیمڕۆ ڕازێنراوەتەوە. بۆ چون ئیدە کۆمەلگا بڕوای بە ئەو ڕژیم نەماوە، چون ڕژیم بە وعدە و وەعید هەمیشە بنج و بناوانی کۆمەلگای هەڵتەکاندووە، شیرازەی کۆمەلگای تێکداوە، کۆمەلگای بەرەو پەرتگاه پەلکێش کردووە. نمونەکانی ئەوانەیە کە کێشەی معاش ئیمڕۆ داد و بێدا دەکا ناوخۆی ئێرانە، گرانی، فەقر و هەژاری سەیرەکەی ئیمڕۆ داد و بێدا دەکا ناوخۆی ئێرانە. مەسەلەی کەمی بنزین، کەمی سوتەمەنی، کەمی گاز و پێداوی سێ سەرەتاییەکانی مرۆڤ ئیمڕۆ ناوخۆی ئێرانە بوونەتە کێشە سەرەتاییەکان و گەورەکانی کۆمەلگای ئێران. ڕژیمێکی کە ئیمڕۆ لەسەر ئەرزی ئەوەندە واقع، ئەوەندە زەوی بە پیت و بەرەکەت قەراری گرتووە، چۆن دەبێ ئەو کێشانە ئەوەندە سەر هەڵ بدەن؟ چون ڕوانگەیەکی کە ڕژیم هەم لە دژی کۆمەلگا گرتوێتە بەر چەوتە، هەم لە دژی هەم لە بەرامبەر ئەوروپایش گرتوێتە بەر چەوتە، چون بۆ دەروە بەرژەوەندی خوازانەیە و لە بەرامبەر ناوی شۆ فریو دەرانەیە و سەرکوتکارانە. هەندێک گوتنی ڕژێمیش هەیە دەڵێ و تەحریمانە کەوا لەن ئاستی دەرەوەدا لەسەر من هەیە، هیچ کاریگەریەکی نەبووە لەسەر ناخۆ، بەڵام سەیرەکەین وەکو ئێوە گوتان یانی سادەترین مافەکانی ژیان نییە لە ئێراندا، کەواتە ئەوە نیشانەی ئەوەیە کەوا ڕژێم هیچ حسابێک بۆ کێشەکانی کۆمەلگە ناکات. ئەو قسەی پوچ و بێبنەمانە کە لایەن بەرپرسانی ڕژیم ڕۆژانە ڕادەگەیەندێ و ڕژیم هێز نوێنی دەکا و خۆی زەبەلا وێنا دەکات، چون کەرەکتەری دەسەڵات ئەوەیە کە هەرگیز تێکچوون و شکست قبول ناکە و بەردەوام نا ئەو خەیاڵە ژیان دەکا و پێناسەیەکی کە ئەوانیش دەیکەن ئەو دۆخەی کە ئیمڕۆ کۆمەلگا تووشی وە ڕاستە بەرپرسانی ڕژیم فارغ لەوەنە، تووشی ئەوە نەبوون، هیچ تەئسیری لەسەر بەرپرسانی دەرەجە 1 و 2 چەنی ئەو ڕژیم ناکات، چون ئەوان لە هەرەمی اقتداردا جێدەگرن و چون سەرمایە لەوێ قۆڕەخ کراوە، دەسەڵات لەوێ قۆڕەخ کراوە و ئەو سەرمایە و دەسەڵات لە ناو چینێکە دابەش کراوە و چینەیش ناوی چیە؟ دەوڵەتێکە کە دروست بووە. بەڵام ئەوەی کە دەرەوەی دەوڵەتن چینە ئیمڕۆ وەزعیەتی ئەوان دادوبیدات دەکا. نمونەکەی کە ئیمڕۆ ناو کۆمەلگا دەیبینین، بۆیە تەحریم تا سەر ئێسقان تەئسیری لەسەر بژیوی ژیانی کۆمەلگا دەکا. چۆن دەبێت کە ئیمڕۆ نرخی هێلکە لە 0 دەرەجەوە بەرەو 360 دەرەجە بچێ، نرخی نان ئەوەندە هەڵکشێت، نرخی کرێی خانوو ئەوەندە بەرز بێتەوە. ئەیدە جا لە بەرزبوونەوەی نرخ ئیمڕۆ ئیدر کەمی سوتەمەنی هەیە، کەمی ئینڕژی هەیە،
کەمی گاز هەیە. و جالب ئەوەیە کە ڕژیم ئیمڕۆوتم بە سیاسەتی فریودەرانە کۆمەلگای پێ قانع دەکا کە لەبەر مەسەلەی ئێکۆلۆژیە ژینگەیە کە ئیمڕۆ ئێمە کارەبام تەوزیعی کارەبامان کەمتر کردووەتەوە، گازمان کەم کردوەتەوە، لە کاتێکە حقیقەت بۆ کۆمەلگا دەشارنەوە شتی وا بێ بنەمایە. تەسیری ئەو تەحریمانەیە کە ئیمڕۆ ڕژیم تووشی ئەوەیە بێ، نەتەنیا لەوانە حتا ئیمڕۆ ئامۆزشی ڕژیم تووشی مشکل ببێ و بێهداشت تووشی مشکل ببن و ئەوەی کە ئیمڕۆ شتین سەرەتایی کۆمەلگانە تووشی کێشە ببن. ئەدی بۆیە کۆمەلگا ئیمڕۆ وەک ئێوەش ئاماژتان پێ کرد ئەزموونی هەیە کە لە 1398 لە دژی بەنزیم سەرهەڵدانێکی سەرتاسەری ڕوویدا، کۆمەلگا قبوڵی نەکرد و بە ئەو ئەزمونەی کە کۆمەلگا هەیەتی و دوا بە دوای ئەوەی شۆڕشێکی کە دروست بوو، ئەو شۆڕژە وەک ڕووبارێکی ژیاری دموکراتی ئیمڕۆ ڕەوان بووە لە ناوخۆی ئێرانە و هەر کێشەیەکی کە ئیمڕۆ وەک ڕووبارێکی بەرەو ئەو ڕووباری نەتەوەی دموکراتی دێو دەیوێ خۆی ڕزگارکە لە وشک ساڵیەکی کە ئەو ڕژیم بۆ ئەو کۆمەلگا دروستی کردووە، هەمووی ئەو ڕووبارانە بێنە سەر ڕووبارێکی ژیاری دموکراتیک و ئەنجام شۆڕشێک بگەێنە ئەنجامێ و باو شێوازەیە بەرپەرجدانەوەیەکی لە دیژێ و سیاسەتی ڕژیم ببنەوە. و سیاسەتی هەری ڕاست ئەوەیە کە ئیمڕۆ گەل کە بڕوای بە هێڵی سێ، بڕوای بە مشارەکەتی فعالی خۆی لە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا هەیە، لە بەڕێوەبردنی کۆمەلگا هەیە، لە تێکۆشانە هەیە، ئەتوانێت لە ئەو دوو بژادەی کە ڕژیم بۆ خۆی بۆ کۆمەلگای داتاشیوە کۆمەلگا لەوە خۆی ڕزگار بکە، نە ئەوەیە کە کۆمەلگایش وەک دەسەڵات تێک بچن بڕوخێن. چون ئەگەر گەل ئەو ڕوتەی خۆی کە شۆڕژی ژینگیان ئازادیە هەڵبژێرێت بە بەرساختی کۆمەلگایەکی نوێ لە ئارادایە، بنیادنایەکی کۆمەلگایەکی دموکراتیکە. بەڵام ئەوەی تووشی ئەوەی کە بۆ ڕژیم چاوەڕوان کراوە تێکچوونە لە ناوچوونە پەرتەوازیەکە کە ڕژیم ئێستێژ هەزمی ناکا لە چاوەڕوانی ئەوەدا نییە. بەڵام من بڕواکەم ئەو دۆخە بەپێی ئەو کێشانەی کە زیاتر دەبن فراوانتر دەبنە هۆکار ئەو جەرەقە زیاتر ببن، ئەو تەقینەوە لە دژی ڕژیم زووتر ڕوو بدەن و چارەسەری گرفتەکانیش زووتر بێنە ئاراوە. هەواڵ ئامەدۆ کۆتا پرسیار بپرسین. هەندێک لە بەرپرسانی ڕژێم وە بە تایبەت بەرپرسانی نزیک لە خامنەیی باس لەوە دەگەنکەوە ئەو گرانیەی کەوا ئەمڕۆ لە ئێراندا سەری هەڵداوە دەستی نفوزی تێدایە. ئایا مەبەست ئەو دەستە نفوزیە کێیە؟ جالب ئەوەیە چون ڕژیم مدام باسی سەروەربوونی خۆی بەسەر کۆمەلگاکە، هەژمونی بەسەر کۆمەلگا سەپاندووە بە ئەو تۆڕە ئیتلاعاتی و استخباراتیانەی کە لە ناوخۆی ئێرانە دروستی کردووە و دەنوێنێ کە سەیتەرەی بەسەر کۆمەلگا هەیە و دەوڵەت لە هەر جێگەیەکە هەیە، دەسەڵات نفوزی کردوەتە هەر جێگەیە و ئەگەر بابەتێکی نفوزی لێرە ئارادا هەبێ بەرپرسە دەرەجە یەکەمەکانی ئەو ڕژیمەنە. ئەوانەیە کە هۆکاری بەربڵاوبوونی بێکاری و هەژاری و گرانی و گەندەڵی ناوخۆی ئێرانن. چون ئیمڕۆ سوڵتانی گەندەڵەکان کێیە؟ خودی ڕژیمە. دەوڵەت نەهادێکی گەندەڵسازە، کارگەیەکی دروستکردنی گەندەڵیە، دروستکردنی کارگەی گرانیە. بۆ ڕژیم ئیمڕۆ سیاسەتی کە دەیگرێتە بەر پەرەباوەیەدا مافیاکانی ناو دەوڵەت کە ئەوانەی کە ئیمڕۆ شەبەکەیەکین لە دەوری ماڵی خامنەییە کۆبوونەتەوە، ئەوانە بەرپرسیاری سەرەکی لە ئەو گرانی ناوخۆی ئێراندانە. بۆچی؟ چون سیاسەت کێ دیاریەکە؟ هەرمی دەسەڵات دیاریەکەن، دەوڵەت دیاریەکە، وەزارەتی ئیقتساد هەیە، وەزیری ئیقتساد هەیە. چون ئیمڕۆ ئیقتساد لە دەستی دەسەڵاتدایە، ئاساییە کە ئیمڕۆ ئیقتساد فەشەل بهێنێ. شتێکی کە ناوخۆی ئێران پێویستی هەیە ئابووریە. ئیقتساد ئابووری پێویستە لە دەستی کۆمەلگا بێ، پێویستە لە دەستی ژنا بێ، ڕۆڵی ئەوان لە پەرەپێدانی ئابووریا هەبێ. بەڵام لەبەر ئەوەی کە ئیمڕۆ ئەوەیش لەلایەن تۆڕن دەسەڵاتەوە قۆڕەخ کراوە، ئاساییە کە ئیمڕۆ دۆخی ئابووری وایە. بۆچی؟ چون ئێمە دەڵێن زەهنیەتی دەسەڵات پوسیدە بووە، ڕزیاوە،
کەواتە سێویکیشی لێ دەرکەوێ و داری ڕزی و بڕزێ ئابوورێکی لێ سەوزە بێ ئابوورێکی ڕزیوە فەشەلی هێناوە بۆیە چ بدرێتە ناو بازار گران دەدرێ بۆچی؟ چون ئیمڕۆ ڕژیم پشتی ترۆرە ڕژیم بودجەی ئەساسی خۆی سەرفی ترۆر دەکا ئاساییە ئیمڕۆ گرانی هەڵبکشێ ناوخۆی ئێران کۆمەلگا پرس دەکا بودجەی ئیمساڵ کە بۆ ساڵی نوێ کە دێ بۆ سپای پاسداران و هێزە چەکدارەکانی ڕژیم تۆمار کراوە چەند قات هەڵکشاوە بودجەیەکی کە بۆ سوپای قودس و هێزە سێبەرەکانی دەنرێتە دەرەوە چەنە 2 قات بووە دەباشە ئایا بودجەی هەمان وەزارەت و هەمان نەهادە مەردمیەکانی کە ئیمڕۆ خزمەتگوزاری بۆ کۆمەلگاکەن ئایا کەمی کردووە یا زیادی کردووە بێگومان کەمی کردووە بۆچی؟ چون دەوڵەت پێویستی بە نەهادێک و کە هەیە کە بیپارێزێ بەکاری دێنێ بودجەی زیادەکە ئەمانە بۆ خۆی ڕاستەخۆ تەسیری لەسەر بژێوی ژیانی گەر لەگەن ڕاستەخۆ لەسەر ئەو دیاردە کۆمەڵایەتیانەی کە ئیمڕۆ کۆمەلگا پێی دەناڵێن ئێمە قەسەری سەرەکی ئەوەیە بۆیە بە پێی ئەوە دەڵێم چه بەرپرسێکی کە ئیمڕۆ بڕوای بە ئەوە هەیە ئەوە قسەیەکی پرۆپوچ و بێبنەما و فریودەرانەیە کە ئیدە مناڵێکیشی پێ هەڵ ناخڵەتی چونی دی ڕژیم ناتوانێت کە چەند ساڵی ڕابردوو دەیویدەوە کۆمەلگا بە چاواشەکاری و بە تەحریف و بە فریودان و بە ترس و هەڕەشە و گوڕەشە و ئەوانە کۆمەلگا فریو بدا بۆچی؟ چۆن ئیمڕۆ سیرکەن ئیمڕۆ مقاومەتێکی تاریخی لە دژی ئەو ڕژیم لە مەیداندایە ها ئەو مقاومەت لە مەکتەبدایە لە شەقامدایە لە زینداندایە لە هەموو حجرێکی ناو کۆمەلگا مقاومەتێکی تاریخی هەیە و مقاومەتێش کێ دەیکا ژن دەیکەن نمونەکەی ئەوە هەیە ئیمڕۆ وریشە مرادی نمونەیەک لەوەیە پەخشان عەزیزی نمونەیەک وێ شەریفە محەممەدی نمونەیەک لە ئەوەیە و حاتەم ئوزەمێر نمونەیەک لە ئەوەیە شاکر باقی نمونەیەکی لە ئەوەیە بە سەدان گیراوی دیکە سێرەکەن ئیمڕۆ لە دژی چی شەڕ دەکەن لە دژی ئەوە شەڕ دەکەن بەڵام ئیمڕۆ ئەوانە بە چ لە سێدارایە دریان بە تیرۆ لە سێدارایە دریان لە دژی خوددا شەڕیان کردووە یانێ چەکدارن بەوە تۆمەتبار دەکەین بەڵام ئەنجام تێکۆشانێکی کە هەیە تێکۆشانێکی ڕەوایە مقاومەتێکی ڕەوایە دیموکراتیکە چون بەرپەرجانەوەگە لە دژی ئەو سیاسەتانەیە کە ڕژیم کۆمەلگای گەیاندووەتە ئەو ئاستانە بۆیە بڕوا دەکەم پشتوادەکانی کۆمەلگا بۆ ئەو خەتی مقاومەت کە خەتی سێهەمە کە ژن پێشنگایەتی بۆکە کە حرەکەتی ئاپۆیی ئیمڕۆ پێشنگایەتی بۆکە کورد پێشنگایەتی بۆکەن زیاتر دەبێت بۆچی؟ چون ئیدعای ئێمە بڕوا و باوەڕی ئێمە مقاومەت زندگیە و ئەوەی چی دروست دەکا بنیانانی کۆمەلگایەکی دیموکراتیک و ئازاد و دادپەروەر دروست دەکا کە ئیمڕۆ هەموو گەلانی ئێران و هەموو پێکاتەکانی چینووی ئەو دروشم و فەلسەفەیەنە هەواڵ ئەحمەد گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سوپاس بۆ بەشداربوونت زۆر سوپاس بۆ ئێوەش هەر بژیت بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل تەوەری سەرەکی بەرنامەکەمان سەبارەت بوو بە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ناوخۆی ئێران و هەروەها هەڵسەنگاندن لەسەر ئەو تراتیکە دیپلۆماسیانەی کەوا ئێران لەسەر ئاستی دەرەوەدا بەڕێوەی دەبات و کاریگەریەکانی لەسەر ئێران بەگشتی بۆ مەبەستە میوانداریمان کردبوو لە هەواڵ ئامەد شاوە ئەندامی مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک تا بەرنامەیەکی تر و لاپەڕەیەکی تر هەست سەرفراز و بەختەوەر بن ماڵ ئاوە